سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێی چەناڵ یوتیوبی ژیر ئەو ڕۆی یاریکی نوێی تاقی دەکەینەوە چەندە یاریکە تەواو نوێ نییە بەڵام مۆدێکی نوێی یاری گۆست و سوشیمایە بەناوی گۆست و سوشیما لیجندز مۆدێکی ئۆنڵاینی مەڵتیپلەیەرە بۆ یاری گۆست و سوشیما ئەو خۆشەویستانەی کەوا یاریەکەیان هەیە واتە گۆست و سوشیما چ بە دیسکە یاخود بە دیجیتاڵی لەسەر پلەیستێشن 4 یاخود پلەیستێشن 5 دەتوانانی بە خۆڕایی ئەو مۆدە داوڵۆد بکەیت وە لە ناو یاریەکە یاری پێ بکەیت دەتوانین لەگەڵ چەند هاوڕێیەکی خۆت یاخود بە ئۆنڵاین لەگەڵ خەڵکی چەند مۆدێک یاخود چیرۆکێکی نوێی ئەفسانەی گۆست و سوشیما تاقیکەیتەوە هەرچەندە ئەوەیان دوورە لە ڕاستی واتە وەکو یاریەکە نییە شتەکان واقعیبی بەڵکو باسی ئەفسانە دەکە بۆ یەشاندێک بابەتی خەیاڵی تێدایە و خۆشەویستانم دەتوانن ببنە خۆشەویستانم دەتوانن هەر شتێکی ئۆنڵاین هەر شتێکی بابەتی ڤیدیۆ گەیم ڕێگەی دارین گەیمەوە بەدەست بێنن دارین گەیم دوکانێکی سەرنجچێشی فرۆشتنی ڤیدیۆ گەیمە بابەتی ڤیدیۆ گەیمە لە شاری سلێمانی و هەولێر لقیان هەیە ناوی ژیری بەکاربێنن بڕۆنە لایەن یان پەیوەندیان پێ بکەن بڵێن لە لایەن ژیرەوە هاتوون داشکانتان دەکەم بۆ کارتەکانی پلەیستێشن پڵاس یاخود یاریەکان یان کارتەکانی ئەکسبۆکس بەتایبەتی گەیم پاس توانن سوود لە ناوی ژیری وەربگرن و ئەگەر تازە هاتیێنە سەبسکرایب گەر تازەش هاتێ ناو چەناڵی ژیری تکا دەکەم سەبسکرایب بکەی و لایک و ڤیدیۆ لەبیر نەکەی با بەیەکەوە مۆدەکە تاقیکەینەوە ئەوە کارکتەرەکەی منە لێڤڵم 5 چەند جۆرە کارکتەرێکی هەڵیان بژێری من ڕۆنانم هەڵبژارتووە جلوبەر گوشتەکان دەتوانین دەستکاری بکەیت تەکنیکی نوێ بەدەست بخەی لەگەڵ بەرەو پێشچوون لەناو یاریەکە مەسەلەن توانین ماسکەکەت دەستکاری بکەیت بەڵام بڕانکت بەرز بتەوە جوانی تێدایە ئەو ڕۆ دەمەوێ What legend would you like to دەمێن hear? ستۆری تاقیکەمەوە ستۆری یەکەمیان بە ناوی سڤێرد هارتسەوەتە دڵە یاخود زیان ئەو دڵانەی زیانیان بەرکەوتووە Twins of Sushima are haunted or captured دوانەکەی دورگەی سوشیما ڕاون راینە یاخود دەژی کراینە ماکس گیر ریوەرسی 5 ئەوەی وەردەگرین خڵاتی وەردەگرین 5 مان هەیە یۆر appropriately leveled کاتە دەتوانین بە برۆنز یاری بکەین جارێ One of my favorites. ئەوە ستۆریە مۆدی ئۆنڵاینیشی هەیە بەڵام حەزم کرد یەکسەر بە ستۆریەکەی دەست پێ بکەین ئەوە ئەرکێکی ئۆنڵاینیە وەکو مەسەلەن ئەگەر یاریەکانی چۆن دڵی یاری دیڤیژن 2 مارڤڵز ئەڤێنجەرز ئەوانە هەموو یاری ستۆرینە بەڵام مۆدی ئۆنڵاینیشیان هەیە دەتوان لەگەڵ هاوڕێکانیان بکەیت یەکەم جارمە و یاری دەکەم هاوڕێیان زۆر جوانە Vicious Mongols hunted every twin on Tsushima and captured their spirits. The island prayed for warriors to save the twins, and the ghosts answered the call. They tracked the captive twins to a Mongol group. ئادەمە بێتم بڵێم من بە پلەیستێشن 5 یاری دەکەم بۆیە گرافیکی یاریەکەی تا 60 فریم ڕێگەی ئەپدەیتێکەوە بەڕاستی گرافیکی زۆر جوانە 60 فرێمی تەواومان پێ دەدا Search and capture the twins دەبینی شێوەی مەنگۆلەکان ئاسایی نییە واو لەو گرافیکە ئەو بخۆڕایی دایتەمە مهمە نامەوێ وەڵازش شار ڕوبڕۆشم پێخۆشە بەڵام دەبی لێرە بن ئەو توینە دوانەیەک دەبی جمکە ڕزگاریان بکەین بزانین The ghosts tracked the prisoner's trail through the camp, but the captive twins were nowhere to be found. Cart tracks, cut deep in the ground, provided the only sign of where they went. The ghosts followed the trail. The Mongols' eyes burned with dark flame, a sign of their dreadful bond. Cursed Mongols fell, their link shattered.
Examine. Birda. The ghosts found the carts, but not the twins. Only wheel tracks remained Gozina ئەوەی کە leading چڕەکەی دەژێتەوە زۆر deeper خۆشتەی into دەکەم. the forest. The ghosts followed, determined to rescue the twins of Tsushima. دوانەکەیان برتە ناو دارستانی. The دارستانەکان twins were being used to strengthen Mongol soldiers by a deep and terrible power. But what this power was, the ghosts did not know. ئەوە چیرۆکەمان Now, دەژێتەوە. their only hope was to the Mongol cart traveled up the road, escorted by foes protecting mysterious cargo. واو 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 واو. لاشەکەم بەس باوەکەی بکەینەوە بەستەوە برام. زۆر سەرنجڕاکێتە زۆر یعنی باوەڕکان یاریەک کو بڕۆین جارێ ئۆکێ ئاوا بڕۆین تا یاریەک بە خۆڕایی مۆدێکی وا زیادکە ئەوش خوێنمان بەرز دەکاتەوە تەندروستیمان فول دەکە. یاڵە برام نازانم ناویش چییە ناوت چییە تخوا سیزگێرتۆ سیز ڕاوەستە مەجوولێ ئەوەندە ئەوە چ بوو؟ With their enemies slain, the ghosts were free to search the cart. تەمشایە چێرە بکەین. Inside, they made a grisly discovery. ئەوە دڵە دڵی زیندی. Human hearts, freshly harvested from the twins of Tsushima. They struck out, following the cart's direction. یاڵە برام سستێرگۆ با بڕێن. ئۆکێ ئەوانە دڵی خەڵکی سوشیمای دەبن. The only were able to tether themselves to each other, sharing a life force that could not be broken so long as one of them remained. The ghosts arrived at a war camp to confront its gruesome leaders. زار لە کامپە چکەینە بانەمان بینین لۆ یەکسە بچین ناشەڕە بەدزی برای ئەمە تو وەکو گۆستی گەمت کرد گۆست نەکەو هاانە بەسەبری بە جوانی سستێرگۆ یەڵە لەبرام سستێرگۆ ویتەعنتە ئەم ناگەڕێتەوە
جوام ئەو حرەکەیان بەدڵ بوو مستەر سستێرگۆ یارمەتی یەکترماندا بزانم دەبینێت دەرچین نییە پێ بچین دەرگۆ دێ ڕێگە پێزانین نەئە کاتە هەر لێرەیە ئەوەش سەگەکەی منە ستێرگۆ نازانم چێوە بچین دەزانین چێوە بچین ئەو شتان پێتی بکەی زۆر باشە ئەومایە هێشتا حركة جوان نبود صح؟ استيقوا يلا او تضلي خلشي عند دارين زوري مريم اوكي The Oni fell, vanquished by the ghosts. They would no longer prey on the twins of Tsushima. But a greater threat still lurked in the shadows. Only a powerful Onibaba could have tethered such spirits. But that is another story for another time. Chapter یەکەممان تەواو کرد. جوانە. کاتە چڕەکە بەگشتیم ئەمن تەن کردیە ئەو ڕاپێش بەسرە ئەمن 11 بەهشت بەهشت و 29 کیلم کرد ئەو چاردەی کردیە ڕیڤایڤ نێکجار کردیە تایمز داون ئەو یەکیش کردیە ئۆکێ چڕەکە بەگشتی لێکوانە باسی ئەوەی دەکە ئەو جەماعەتە کە مەنگۆلیانە هاتیە تەنجا شەب دەیبچی ئەو خەڵکە ڕزگارکەی لە ڕگەی ئەفسانەکانەوە The cursed. But I was talking now. It's your Excellent choice. أو من ضلي أو خل كمان رزقا كرت يعني أو جماعة ضلي خلشي دردينا أو زارا. Which of these legends interest you? The curse of Onibaba. The Onibaba gives birth to a new. دەبی یەکەچی بکوژین بە ناوی ئایۆ دە ئۆنی بابایە کە ئەو منداڵانی لەوی لەدایک دەبیتن مندا ئەنی چۆن دڵی سوپایەکی نامرۆڤانانە بزانین ئەو چیرۆکە چییە The veil between realms the tale of Uchisuna the crow demon of Utsusuna caravan of thieves Stranded dead, tides of battle, the fire spirit of Okishima. Choose and I'll tell it.
بڵێ بەتەنێ بکەم چێژەمان نیە ئەوەندە ئاسان ینی مەرحلەیەکەم ئاسان بەڵامەکیلی مەرحلەکانی قورستر دەبی بەس بەو شێوازەش نییە تێستین کۆنێکشن بزانم هاتین بەڵێ 4 3 2 1 بزانە بزارە کەشوهەوایەکە چۆن دەبی ئەوڕان ئەگەر حەستان لێ بوو هەموو بەشەکان تاقیەکەمەوە تکا دەکەم بۆ چوونی خۆتان بنووسن ئەوجارە تەنیا دوو پارتی یەکەم دەبی The Curse of Oni Baba Bronze continues unlimited This is the tale of Io, ئەوە چێڕۆکی an Oni Baba who gave birth to an inhuman army, imbuing them with an unnatural strength and a wicked hate that rivaled her own. The ghosts set out to stop Io before her army became invincible. ئەوە ئیوێ دەبچین ئیۆی لە ناو بین کە سوپایەکی نامرۆڤانە دروست دەکە کورە چیان کردیە جەماعەتی سەکە پەنچی وەڵڵا عافیە ئیشیان کردە بەڕاستی Okay, conquer the disciples of Iwa. Stær gočevo ci bram. Oman zanima ha başı. Her soldiers were empowered by Io's rage, her vengeful spirit. As long as she remained, they could not fall. Aynen kuzu. Okay, devi ona bazı Oni Baba le çiğ hepsini bir kuzun. O zaman Oni Baba'yı bu kuzun ta. Pero what's now on? Nakuş Oni Baba'yı kuzun. Hoş geldin man. ده برا بيش خد ده هاتينا نمزاني بابا خوتي او صندوق كتينا الزاري باخوين ما بركينا أدبسينا الشريف. The ghosts hit their mark, but Io lived on, for they had only killed a servant. The ghosts! Bring them to me! She's inside me. Please, you must stop the Oni Baba. She's entered the sacred forest. قلت السنة دارستان كي بيبرين يلا بودي دا نوعا كان Through ritual sacrifice and bloodshed, harnessing pain and anguish, the disciples of Io
were able to power her army. As long as the disciples remained, Sushima is part of me now. Chapter Ever since that day, sacrifices. Humans always have to sacrifice. Stronger together. Stronger together. You only destroy disciples, not me. All ghosts have fallen. Man ببینم. Sushima is part of me now. اونی Ever since ناوت چیه تو؟ that day, دەیبسین کچەکەی بکوژین ژنەکەی بکوژین نەوزە وەرە. humans always have to sacrifice. Come on. Matsu. I know how. You only destroy disciples, not me. Ben براتون. Ben برام. كان شوينك اوتيو اوكي گوگو دیده نظم نوتیه وره دی بعقده وشی بکن بله ایمان کام بگردم بسم سیرانا Stronger together. یک اتوش کنه دو جوانا the ghosts knew their only hope of stopping Io was to save the other monks before she could consume their spirit. Internet Okay. Oh, chapter düşman tarafı. I was a woman once, long ago, but that was before that day. That horrible day. Ayo dalı kat koyamın afrod bilmem.
چی بەسەر هاتێ دیارە وەلی کردیە بەبتا ئەو زۆرە. As the ghost drew near to a mysterious village, they discovered a terrible sight. Honorable spirits held prisoner, used خەڵکی لێرە as بەکرێ stores ینی from ببارمتە which جیران Io fed. دووقی لێە باش سێمە ئەتینک پێم وابی ئەو لایە ناو بین چێوە چووی دەڵێت چێ لەم ڕسمەوە بەس مەڵێ ناخانێتێ enemies nearby. Stronger together. Hostage was killed. يعني أوش مردين نابي أنا بمرن أنا جينا نام دزاني دالي بدناكم أمنا كشتن نازم تسرويدا. As the ghost drew near to a mysterious village, they discovered a terrible sight. Honorable spirits held prisoner, used as stores from which Io fed. نام استقر. Stronger together. Stronger together. Okay, يك ما رزقاك أو يشي يك. هذا Does plan one يشتين باش. drop in a pond make a difference? شوينك نية باباته. كان متوزع برز كمان. بدون وانا فرقي.
What? كائن ما Nothing but a husk. ئەو یەکمان ڕزگار کرد ئاوەیەک مایە بچین بیکوژین یەڵە گوگو دیگە بگە بەگا بە پلان بە پلان بچنە سێندەر کەمان يكره لو دابا اوي بكوجين برام اليوم جني بكوجين يەکەمجار وەرێرە ئەوانە نامرن ئەوە باش بوو پێکەوە No. Please. Please save me! Although the ghosts freed the body, the spirit was no longer there. The disciples dispersed, the prisoners freed. This army defeated. Io grew eerily silent. But had she been defeated? Or had she simply moved on to somewhere else? As an Io بخوين معي I think. طاوما کرد يعني يرسي الرحمن كشت طاوم خۆشەویستانم ئەوە یاری گۆست ئۆف سوشیما لەجنسە کە پێم وایە زۆر سەرنجڕاک کێشە و گەر حەز دەکەم پارتی دیکە دانێم لە کۆمنت ئاگادارم کەنەوە هیوام وایە تاموچەیشنی وەگرن پێم یاریش پێم سەرنجڕاک کێشە وە خۆشە بە خۆڕایی شەگە بۆ کەسانێکەوە یاریەکەیان هەیە لایکی ڤیدیۆ لەبیر نەکەن سەبسکرایب بکەن ئەگەر تاو کەس نەتان کردیە خواتان لەگەڵ